ئەمڕۆ ڕۆژی هۆشیارکردنەوەی جیهانی مینە کە مین یەکێکە لەو ئامێرە جەنگیانەی کە بەکارهێنرێت کە بەڕاستی لە دوای جەنگیش ئەمە پاژماوەکانی ئەمێنێتەوە لە دوای ئەو جەنگانەکە هەموو جەنگێک بۆ خۆی ماڵوێرانکاری و ماڵوێرانکردنە بەڵام جەنگ جگەلەوەی کە کۆتایی پێدێت لە دوایەوەی کە هەموو ئەو ناوە چۆنەڵی تەختی عەرزەکات بەڵام لە دوای خۆشی هێشتا هەر ئەو کاردانەوانە ئەمێنێت کە لە دوای جەنگ بەجێ ئەمێنەوە پاژماوانە شتین یەکێک لەوانە مینەکە بە یەکێک لە کوشندەترین چۆنەڵی بەشەکانی جەنگ یاخود ئەوەدا ئەندرێت کە وڵاتان بەکاری ئەهێنن بۆ ئەوەی کە باز لەواکرێت کە ئەوان بۆ پاراستنی وڵاتەکەی خۆیان و سنوورەکانی خۆیان بەڵام لە بەرامبەریشدا ئەوەی کە ئەبێتە قوربانی هاوڵاتی ئەوەی کاتێتە قوربانی ئەو کەسانن کە لەو ناوچانەیە ژیانەکەن بە درێژایی مێژوو لە ساڵی 1960 بۆ تا ساڵی 1990 لە هەرێمی کوردستان و عێراقا بە بەردەوامی مین چێنراوە تەنها لە ماوەی جەنگی نێوان عێراق و ئێران لە سنوورەکانی هەرێمی کوردستان بە قوڵایی 10 بۆ 30 کیلومتر 1.8 ملیۆن مین چێنراوە لەم سنوورانەیە کە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە تا ئێستا نزیکەی 3000 ناوچەی مەترسیدار لە عێراق و لە هەرێمی کوردستانە بوونی هەیە جا ئێمە ئەمڕۆ کاک محسین شێخ عەبدولکەریممان لەگەڵا بێ بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە سلێمانی باز لە کار و چالاکیەکانیانەکەین باز لەواکەین بزانین تا چەند توانیویانە ئەو ناوچانەی کە بە مین بۆم ڕێژکراون تا چەند توانیراوە پاک بکرێتەوە تا چەندیش هەوڵیان داوە بۆ ئەو ناوچانەی تریش و ئەو ڕێنمایانەی سانەکە ئەدرێ بە هاوڵاتیان لە ڕێگەی ئەمانەوە بە تایبەت لە ناوچە سنووریەکانە چۆنە جا بۆی قسە و گفتوگوی زیاتر بکەین ئەچمە لای کاک محسین شێخ عەبدولکەریم کە ئەم بانێ بە خۆشحاڵی و لە ئستۆدیۆ لەگەڵمانە کاک محسین بەخێر بێ با یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەین ڕۆژی جیهانی وشارکردنەوەی مین ضرورەتەکەی لە چیایەوە بۆچی ئەم ڕۆژە دیاری کراوە کاک دەستان خۆش زۆر سپاس بۆم دەرفەتە سپاسانەکەم هەمی کاتێک کورسات و کورسات نیوز پێشەنگ بوون لە گەیاندنی پەیامەکانمان کە ئەمەش خۆی لە خۆیان هۆکارە بۆ کەمکردنەوەی قوربانیانی مین هیوادارم هاوڵاتیانی ژیۆمان لێ بگرن و گوێ لە پەیامەکانمان بگرن بۆ ئەوەی هیچ نەبێت دوور بکەونەوە لەم دژمنە نەگریسەی کە دژمنێکی شاراوەی و بەردەوام هاوڵاتیانی کوردستانەکە بنە قوربانی بەهۆیە دیارە ڕۆژی 4/12/2005 نەتەوەی گرتوەکان لەبەر گرنگی بابەتەکەەوە لەبەر پڕمەترسی ئەم دژمنە نەگریسەی کە دژمنێکی شاراوەیە ڕۆژی 4/4 هەموو ساڵێک بڕاری لێدا کە بێتە ڕۆژی هوشیارکردنەوە پاڵپشتیکردنی کاروباری مین هۆکارەکەشی ئەوەیە کە بە بۆنەی ئەم دژمنە نەگریسەوە کە دژمنێکی شاراوەیە ساڵانە چەندین هەزار کەس ئەبنە قوربانی یاکەم ئەندامە بن یا ژیانیان لەدەزێن و دیارە کوردستانی ئێمەش لە بەرەوەی میلەتی ئێمە ملەتێکی ستەم دیدێ و هەر کاتێک هەر شۆڕشێک کە گەلی کورد بەرپای کرد بێ بۆ بەدەستێنانی ماف و مافە سەرەتاییەکانی ژیانی هەرنەتەوەیە کە هەیەی ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق هەساون بە سەرکوتکردن و لە ناوبردن و کەپکردنەوەی ئەو شۆڕشە و یەکێک لەو کەرەسانی یەکێک لەو تەقەمەنیانەی یەکێک لەو چەکانەی کە بەکاریان هێناوە بۆ قەتڵ و عامکردنی گەلی کورد دیارە مین و تەقەمەنیە مینیش بێگومان هەروەک بەڕێز ئاماژەدا پێدا پێشتر جەنگەکان تەواوە بن کێشەکان کۆتاییان نییە بەڵام ئەم دژمنە ئەمە دژمنێکە دژمنێکی بەردەوامە دژمنێکی سەرسەختە بۆ نمونە ڕژێمی بەعسی فاشی لە ناو چووە کۆتایی پێهاتووە نەماوە بەڵام ئەم دیاری بۆ ئێمە بەجێ هێشتووە کە ساڵانە چەندین کەس ئەبنە قوربانی و پرۆسەیەکی بەردەوامە ئێمە هەموو کاتێ من ئاماژەم بەوەیەوە ئەگەر بێت و ئێمە هەڵەبجە بە جینۆساید ئاماژەی پێ بدرێەوە پرۆسی ئەنفال کە 5,000 هاوڵاتی تیا 5,000 پەپولەی تیا بوونە قوربانی و شەهید بوون و لە ناوبران 182,000 کەسی ئەنفالکراومان هەیە ئەم پرۆسەی کە هەیە ئێستا حالیان بەردەوامە و ساڵانەش لە بەردە ئەو پرۆسەیەک بوو کۆتایی پێات پرۆسی ئەنفال کۆتایی پێات شەیدکردنی هەڵەبجە کۆتایی پێات بەڵام ئەم پرۆسەیە هەر بەردەوامە لە بەرەوەی بەپێی داتاکان ئێمە ساڵانە چەندین کەسمان دووبارە و سێبارە ئەبنەوە قوربانی تەنانەت ئەم ساڵ کە 2025 قوربانیمان هەیە کاک محسین سانە پێش سانە پرسیارەکانی خۆی بکویستم باز لەوە بکەم بەپێی ئامارەکانی هەر دەستگای مینی هەرێمی کوردستانەڵە لە جیهانە
لە هەر سەعاتێکە کەسێک بەهۆی مینەوە ئەبێتە قوربانی جایتر برینارە بێ یاخود کەمەندامە بێ یا گیان لە دەستە باشە عنی کاک محسین ئێمە سنوورێکی دوور و درێژ و فراوانمان هەیە لەگەڵ وڵاتی ئێرانە ئەو ترەما ئەبێ بڵین نەکبەتی گەلی کوردە یاخود دەستکەوتە بۆ گەلی کورد هەرچی مینیشە لەم منطقەی ئێمە ینی لە منطقە کوردیەکانە چیتان کردووە توانیتانە چەندێک لەو ناوچانە پاک بکەنەوە چۆن ڕێنمایی خەڵکەکەن بە تایبەت لەو ناوچە سنووریانەیە ینی کە زەڕورە بۆ ئەوان بەداخەوە لەو 8 ملیۆن مینەی کە جەنابەت ئاماژت پێیا کە لە هەرێمی کوردستان چێنراوە پشتی شێر بەر سنووری پارێزگای سلێمانی کراوە بەداخەوە لە بەرەوەی یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە بە چەندین شێواز مین چێنراوە مەسەلەن لە ساڵی 60ەکانە وتمان شۆڕشەکانی یەک بە دوایەک هەموو کاتێک مین چێنراوە جا لە ناو خۆ بڵێن بۆ نمونە لە شۆڕشی ئەیلول و دوای ئەوە شۆڕشی نوێی گەلەکەمان و دوای ئەوە شەڕی 8 ساڵەی ئێران عێراق و ئەمانە و ئێمە لەم سنوورەیە درێژترین بۆردەر درێژترین سنوورمان لەگەڵ ئێرانە هەیە شەڕی 8 ساڵی ئێران عێراق زۆرترین مینی تیا چێنراوە کە ئێران هجومی کردو کۆمەڵی شوێنی گرتووە مینی چانەوە بۆ پارێزگاری لە خۆی کە عێراق هجومی کردووە گرتوێتەوە دیسانەوە ئیش مەجموعەیەکی تری چێنە یعنی هەردوو لە هەر چانویانە لەبەر ئەوە ئەم سنوورەی ئێمە کە سنووری پارێزگای سلێمانی ئێمە پێڵێن با بڵێن سنووری کار و چالاکیەکانی ئێمە لە منطقەی قادرکەرم و ناوشوان و بڕۆڕەوە بۆ ئیدارەی ڕاپەڕین و هەروە بێتوانێت بۆ هەموو قایمقامێتی دووکان قەزای شار باژێر پێنج جوێن تەنانەت پارێزگای هەڵەبجەشت تازە بەڕێوەبەرێکی گشتیمان بۆ داناومانوێ مدیرێتێکی عامی بۆ جیا بکەینەوە پارێزگای هەڵەبجەوتە ئەگاتەوە دەربەنی خان و هەموو قەراق تا ئەگاتەوە چەمچەماڵ ئەمە سنووری پارێزگای کار و چالاکیەکانی ئێمەیە ئەم لەم سنووری کار و چالاکی ئێمە نزیکەی 234 میلیۆن متر مربع پیس بووە بە مین و تەقەمەنی لەم 234 میلیۆن متر مربع هەتا ئێستا بە تواناکانی خۆمان ڕێکخراوە نێو دەوڵەتەکان کۆمپانیەکانی بواری پاکسازی مین کە لە سەردەمی بودجە هەبوو بودجێ و بەرهێنان تەخسیساتمان هەبوو ساڵانە بە هەموو ئەم توانانەوە توانیومانە 115 میلیۆن و 500 هزار متر مربع پاک بکەینەوە ئەم ساڵ بە هەموو یعنی لە 91ەوە هەتا ئێستا 115 میلیۆن و 500 هزار متر مربع لە هەموو دنیا شاوە پاکراوەتەوە هێشتا یعنی نیواونی و نەبووە هێستا 118 میلیۆن و 500 هزار متر مربع ماوە بەس لەم سنوورە بەس لەم سنوورە لەبەرچی هۆکارەکەی لەوانەیە زۆر کەس پرسیار بکە بڵێ ئەم پرۆسەیە بۆ وایە خۆی مەبدەئی پاکردنەوەی من بەپێی پێوەرە نێودەوڵەتەکان تۆ ئەتێ ڕۆحێک ئازاد بکەیت هاوڵاتیەک لە مردن لە کەم ئەندامبوون بەپارێزی پرۆسەکە پرۆسەیەکی سیستە بەپێی SOP و IMAS SOP یعنی با بڵێن پێوەری ناوخۆیی و IMAS International Mine Action Standard یعنی پێوەری نێودەوڵەتی بۆ کاروباری و ئێمە بەپێی ئەو پێوەرانە کارەکەین بۆ پاراستنی گیانی ئەو کارمەندە لێ هاتووانە ئەو گیان فیدایانە ئەو پێشمەرگە قارەمانانەی کە هەمانە کە بەردەوام گیانی خۆیان فیداکەن بۆ پاراستنی گیانی من و تۆی هاوڵاتی بەپی ئەم پێوەرانە ئێمە ئیشەکەین بەڕاستی ئەوەی کە جێگەی داخە ئێمە ساڵانە پەیام ئەگەینین بزداد لە چواری چوارەک ئەم ساڵ بەر هەینی کەوتبوو پشووی جژنیشی لە پێشەوە بوو بۆی چالاکێکمانە بوو ئەجینا هەموو ساڵێک کۆمەڵی چالاکی گەورە ئەەکەین کۆمەڵێک کەسایەتی بانک ئەەکەین پەیاممان هەیە بۆ هاوڵاتیان وە بە بەردەوامی ئێمە بەڕێوەبەراتێکمان هەیە بەناوی بەڕێوەبەراتی و شارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی چەندین تیممان هەیە هەموو ڕۆژانە تیمەکانمان دەرەچن بۆ ئەو ناوچانەی کە مەترسی مین و تەقەمەنی لێکرێت کۆبوونەوەکەن بە گوند نشینان بە هاوڵاتیانان خولی قوتابخانەی هاوینەمان هەیە کە خوێندکاری چەند گوندێک کۆ ئەەکەینەوە لە سنتەری ناحەیەکە یا خودت قەزایەکە خولیان بۆ ئەەکەینەوە مۆسیقا زمانی ئینگلیزی هونەر شانۆ بەڵام پەیامەکانی هوشیاریان لە ڕێی ئەوە پێگەین و شارکردنەوە لە مەترسیەکانی مین و بۆ ماوەی یەک مانگ ئەخایەنێ چەندین ئەم خوێندکارانش پەیامەکانمان وایە بۆیان کە لە دوایە کە تەواو بوو خولەکە پەیامەکانیان بگەێنن بە دایک و باوکیان بە خوشک و براکانیان بە هاوڕێکانیان بە کەسە نزیکەکانیان بەمەش پرۆسەیەکی گەورە دروست ئەبێن جا لەم 234 میلیۆنی کە باسمان کرد کە هێشتا نیوەی پاک نەکراوەتەوە و باقیاتی ماوە ئێمە نزیکەی هەتاسە 219 هزار پارچە مین و تەقەمەنیمان دۆزیوەتەوە لەو ڕوبەرەوە لە ناویش براون لەم تیمی ئۆدیمان هەیە بە شێوازێکی زانستی و بە شێوازێکی تەکنیکی بەو پێوەرە نێودەوڵەتیانی کە لە هەموو جیهاناکاری پێکرێ بەو پێوەرە ناوێن هەتا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی بۆ معلوماتی جەنابتان 6045 کەس بەرکەوتو و شەهید بۆ گیانی لەدەستداوە 1527 کەس کەم ئەندام بووە ئێمە بێجگەلەوەی یعنی توانیمانە لە ڕێگەی ئەم بەڕێوەبەراتیە هوشیاری
کردنەوە لە مەترسیەکانی مین و لە ڕێگەی تیمەکانی هوشیاری ڕێکخراوی ئەمئیجینی و دەوڵەتی کە دەستخۆشیان لە یەکەم ئەوانش بەردەوام شان بەشانی ئێمە کاریان کردووە ئێمە بەس خۆمان یعنی توانیمانە 3000 و تقریبا نزیکەی 4000 سەردان و خول بکەینەوە بۆ ئەو هاوڵاتیانەی کە شوێنەکانیان مەترسیتیان لەم 4000 خولە تقریبا 218,000 کەس لی سودمەند بوو یعنی پەیامیان پێگەشتووە معلوماتیانی راوەتێ بەر چاوڕوونیانەوە پۆستەراتمان هەیە لیفلیتاتمان هەیە لەو شوێنانی کە ئەوە حتا تەنانەت ئێمە جانتای شوانمان هەیە ئەو جانتایە لە گوندەکانە تەوزیعەکەین بەسەر شوانەکانە ڕسمی مین و تەقەمەنی تایە بۆی دایمە ئەم شوانە لە جاتی جاران توێشەبەرە بۆیان کردەشانیان نان و خواردنی خۆیانیان تیابێت شتەکانی خۆی تێکە بۆی هەچ کاتێ دایگت بیبینێ بزانێ مینەکان بناسێتەوە نەچێتە ئەم سنوورانە کە مەترسی مین و تەقەمەنی لێکرێت بۆیە ڕێگەی جەنابتانەوە داوا لە هاوڵاتیانەکەم کە ئێستا بزات مەوسمی سەیرانە مەوسمی کۆکردنەوەی گژوجای هاوینەیە خەڵکێکی زۆر ڕۆکاتە شاخ زۆر ڕۆکەن ئەو ناوچانە داواکارم کە پابند بن بە ڕێنمایەکانی ئێمەوە سنوون نەچنە ئەو شوێنانەی کە مەترسی مین و تەقەمەنی لێکرێ بەداخەوە هەر ئەم ساڵ لە سنووری قەرەست خوشکوبرایەک دەستکاری کە فیوزیان کردبوو پیانە تەقیەوە کوڕەکە دەستی پەڕی و چاویشی شەبەکەی تەقی عملیاتی شەبەکەی چاوان بکردەوە خوشکەکەشی تووشی نەزیفی دەماغ بووە یعنی ئەمە مەترسیە ئەلم مانگی 3 و 4 لەم ڕەمەزانە یعنی هاوڵاتی خۆی پێشمەرگەیە چوە بۆ گژوجیای بەهارە لە سنووری ناڵپارێز مینی پیاتەقی شەهیدی کرد یعنی جانی لەدەستدا بەداخەو کە تەمەنی 40 ساڵ بوو لەبەر ئەوە داواکانی یعنی بۆ گژوجایەکی بەهارە یاخود بۆ سەفا و سەیرانێک تۆتی چێژ وەرگری با کارەساتێک دروست دەکەین هیوادارین پابند بن بە ڕێنمایەکان هیچ کاک مەحسین لە نیشانەکانی مینتانجانە ناوە لەو شوێنانە بۆ ئەوی خەڵک هۆشیار بن لەو بارە و ئایا لەگەڵ خولەکانە ئەو مینانەی پاژماوی مینەکان دەهێنن پیشانی خەڵکی بدەن بە نمایشێک بۆی خەڵک بتوان وشیار بن بەرامبەر یاخود بیان ناستەوە بەڵێ ئێمە بێجگەلەوە ئێمە پۆستەرات و لیفلیتاتمان هەیە ئەمانە ڕسمی هەموو جۆرە مینەکانی تایە و مامۆستای شارەزامان هەیە لە بواری وشارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنیە ئەو مامۆستایانە پەیامەکان ئەگەێنن و بە شێوازێکی زۆر جوان فێریانەکەن و مینی پوچەڵکراوەشمان هەیە نمونەی زیندوو بە زیندویش پلانیانێن بەڵام ئەمە خۆی هەر لە ڕووی علمیەوە عنی نابێت دەستکاری بکرێەوە نابێت دەستیوە چکە لەبەرەوەی لەوانەیە کۆمەڵێک مناڵ بەلایەوە شتێکی طبیعی بێگەر بە حەی پیشانی بیت خۆشی بچێت دەستکاری بکە لەبەرەوە ئێمە لە ڕێی پۆستەرات لیفلیتات ئەو خولانی کە ئەیکەینەوە پەیامەکانمان کە ئەیگەین حتا و جانتای شوان کە بۆم باسکردن و لە زۆر شوێن بیلبۆردمان داناوە ینی چەقانومانە کە ئەمە ناوچەیە مەترسی هەیە سەبارەت بە پرسیاری جەنابەت کە ئایا ئەو ناوچانە نیشانە ڕێژ کراون ئێمە پرۆسی دیمارکیشنمان هەیە واتە چەقانی نیشانەکان بەداخەوە هاوڵاتیانی ئێمە هەتا ئێستا بەعزێک کەسایەتی هەیە بەعزێک هاوڵاتیە ئاستی ڕۆشنبیری نەگەشتۆتە ئەوەی کە ئەمەی کە ئێمە ئیکەین بۆ پاراستنی ژیانی ئەو چەندین هاوڵاتی ترە بڕوا ئەکەن چەندین شوێن پێشتر ئەگەر بەهات بایەوە ئەم نیشانانە هەڵەکەنران بۆ فرۆشتنی لە بەرەوەی ئاسن بوو یاخود ئەون کە لەسەر و دوو ئێسقانەکەیە کە سێگۆشەیەکی سوورە و کە لەسەر و دوو ئێسقانەکە ڕسمیتیایە ئەچون هەڵیانەکەن بەکاریانەنە بۆ یان فرۆشتەوە بۆ ئاسنەکەی یاخود بەکاریانەنە بۆ شتی شخصی سنووری زۆربەی زۆری چێڵگەمینەکانمان شێوێنراوە ئاخر داتا ئێمە لە سنووری منطقەی زرگوێز پێرار حەقلێکمان پا کردەوە شوێنێکی ڕێگای تیا بوو تا موافقەی ڕێگاوبان وەرگین بۆی ئەو جادەیە هەڵنەوەشێتەوە کە ئێمە پاکیەکەینەوە و ئەوان موافقمان بۆ بکەن تا ئەو کاتە وتمان نیشانت ئەمرم یعنی فەرمانم پێکردن بە تیمەکە نیشانە ڕێژمان کرد بۆی هاوڵاتی نەچێتە ئەو سنوورچکە سەیرانکەر و ئەو شتانە زۆرە چوونە سنوور لەم زرگوێزی کە قەراغی سلێمانی بڕوا ئەکەن لە تقریبا 3 مانگێک لەمەوە پێش کتابێکمان لە ئاسایشەوە بۆ هاتووە ئەڵێ ئەم نیشانانە هەمووی هەڵکەنراوە فڕێراوە ئێوە خۆتان واتان لێکرەوە یان بە پەلە تیمێکمان نەرسێرەکەین هەمووی هەڵکەنراوە بە شەرتی ئێمە چاڵ هەڵەکەنین کۆنکرێتی بۆ ئەوکەین ئەی چەقینین بۆ هیچ جوڵە نازانم چۆن هەڵکەنرا بوو هەڵکەنراوە فڕێدراوە لەو ناوا و شێوێنراوە کاک مەحسین گرفتەکان ئەمەیە یعنی تۆ بەڕێوەبەرایەتێکی گەورە و گران ئەم هەموو خزمەتەکە ئەم هەموو هەوڵایە ئەم هەموو ڕێنمایایە بەڵام لە ئاخیرە سەرەکەی هاوڵاتی خۆیەتی کە تۆ دیسانەوە ئەو ڕێنمایانەی کە دانراوە ینی ئاسنێکە لەوێ دانراوە بۆ ئەوەیە کە تۆ بزانی ئێرە خەتەرناکە نەچیتنە ڕێگە چ لێە کاتۆ لەوانەی براکەی خۆی پێوە ببێ 2000 دینارێت ئەی فرۆشیتەوە جانی چەنەها کەسی ترە خەیتە مەترسی و خەیتە ناو نەکبەتی و ناو چەرمەسەریەوە بەڕاستی ینی تۆ کەسێک لە هیچ شتێک لە ڕۆح شیرینتر نییە بەڕاستیە توێت ڕۆحێک لە ناوەچە بەم هەنگاوی کە تۆ ڵێنی کاک مەحسین ساڵانە 340 میلیۆن مین لە جیهانە دروست دەکرێت و زۆرترینیشان لە وڵاتانی ئیتالیا و چین و رووسیا و چەند وڵاتێکی ترن ئەم ساڵ نەتەوەیە گرتووەکان بە تایبەت باز لەوە ئاکاکە لە چواری چوارە بە
چۆنەڵی ناونشانیەوەی کە ژیانم خۆشوێت و ژیانم بەردەوامە چەندین چالاکی لە هەموو جیانە بەڕێواچێت. ئێوە وەکو بەڕێوەبەراتیەکەتان هیچ چالاکیەکتان هەیە لەگەڵ نەتەوەیە گرتووەکانە یاخود هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆتان هەیە بەو لایەنە پەیوەندی دارانەوە لەبەرەوەی زۆرترین زەرەر و زیان لەم ناوچەی ئێمەیە و زۆرترین مین ژعیمە لە دوێنێ لە سەری خوێنەوە زۆرترین مین کە ڕێژەی ئەو ژمارەی کە هەیە لە هەرمی کوردستانە ڕێژەکە یعنی لەسەر و تەسەوریشەوە ینی هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ لەم لایەنانەیە. ئەمێ جوابی پرسیارەکەت بە سێ شێوە بە سێ فقرە بەمەوە فقرەیان ئایا پەیوەندیمان هەیە بەڵێ ئێمە ئیکما عێراقی کوردستان ماین ئاکشن ئەجنسی لە مەحفەلە نێودەوڵەتەکانە ڕقەمین و ناسراوین و ئەو کادرە بەتوانایی کە ئێمە هەمانە یعنی مەسەرەن بۆ نمونە من کارمەندم هەیە لە دایرەکەی من بەرزترین ئاستی موچە ناچێتە 2 ملیۆن دینار مع العلم ئەم کادرەی منەگەر بچێت لە دەروی وڵات هەر وڵاتێک لەو ڕێکخراوە نێودەوڵەتانە کار بکات لە دەفتەری دۆلار کەمتری نییە بەڵام ئەم وڵاتەکەی خۆی پێخۆشە قەنەعەتی هەیە بەوە و پێشتریش هیچ مافۆ ئیمتیازێکیان نەبوو بەداخەوە هەمویان بەگرێ بەسکاریان کردووە. بەڵام ئەمە بەشی یەکەمی کە ئایا پەیوەندیمانەیە دوو لە هەموو مەحفەلە نێودەوڵەتەکان ئێمە بانگهێشتەکرێ مەسەلەن سنتەری جنێفی نێودەوڵەتی مرۆی GICHD کە لە بارگای ڕئیسی لە سویسرا و لە جنێفە کۆنتاکتی باشمان هەیە خول و وەرکشۆپ و هەچ شتێک بکەنەوە داوەتنامەی تایبەتمان بۆیە و ئێمە نێونەرمان ئەچێ لەوێ بەشدارە بێ. من خۆم لە مەسەرەن لە خولێکیانە لەسەر ماین ریسک ئێجوکیشن لە لوبنان 2009 بەشدار بووم تایە کە لەسەر بانگهێشتنامەی ئەوان و لەسەر فەندی ئەوانیش بووە یعنی هیچ مینێکیشمان ئەرکیشمان بۆ حکومەت نەبووە. سەبارەت بە نەتەوەی گرتوەکان بەڵێ ئێمە لە هەموو مەحفەلەکانە بەشدارین سەبارەت بە عێراق حەزەکەم ئاماژە بە یەکشت بەم لەسەر ئەو مینانەی کە جەنابەت باسەکەی ئینتاج کراوە دیارە ئیتیفاقی ئۆتاوا هەیە ئۆتاوای نێودەوڵەتی ئۆتاوا تریتی لە سەردەمی ڕەوانشاد مام جەلال کە سەرۆکۆماری عێراق بوو بە ئەندامی ئەو ئیتیفاقی لە ساڵی 2008 و هەڤاڵ مام جەلال واژووی کرد لەسەر ئەو ئیتیفاقیە و ئێمە بووین بەپێی بە ئەندام لەم ئیتیفاقیە لەوانەیە جەنابەت بپرسی بڵێ ئەم ئیتیفاقیە چییە؟ بەپێی ئەم ئیتیفاقیە ئەو وڵاتانەی کە بەشدارن کە زیاتر لە 162 وڵات تیا بەشدارن بەپێی ئەم ئیتیفاقیە ئینتاجکردن و خەزنکردن و فرۆشتن و بەکارهێنانی مینی دژە کەسی پرسنال ماین قەدەغەیە لەم وڵاتانە و نابێ بەکاری بێنن و ئەو مینانەی کە هەرشیانە ئەبێ لە زووترین کاتە لە ناوی بەرن هەر بەپی ئەم ئیتیفاقیە دیارەکە لە 2010 ئێمە بووین بە ئەندام وەک عێراق ئەبایە تا 2010 یەک مین لە عێراق و کوردستانە مینی دژە کەسی نەمێنێ بەڵام بەداخەوە بەهۆی شەڕی داعش و بەهۆی ئەوەوە نەمانتوانی لەو مۆعیدا تەواویکەین ئەو بۆ تەڵەبێکمان تەقدیم کرد تەڵەبێک تەقدیم کراوە عێراق بۆیان تەمدید کردین لە 2010 بۆ 2028 یعنی ئێمە 3 ساڵمان لە بەردەما ماوە بەپێی ئەو ئیتیفاقیەکەوە ئەندامی لەو ئیتیفاقیەت چی مین هەیە لە ناوی بەرین بەڵام دڵنیاتانەکەمەوە بەپێی ئەو پرۆسەی کە هەیە بەپێی ئەو کەم دەرامەتی و قەیرانانەی بزات کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئێمە گەورەترین قەیرانمان ڕوبەڕوبەتەوە ئێمە ساڵی ڕابردوو بە هەموو نیوەی کەپاسیتی نیوەی قوتی خۆمانمان بەکارهێناوە لەبەرەوەی فەند نەماوە داعم نەماوە میزانیە نەماوە بودجێ و بەرهێنان نەماوە بکە ئێمە بەپێی تەندەراتیش کاتی خۆی ئیشمانە کرد ئەوەشمان نەماوە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی ناوخۆیی هەبوو کاریانە کرد لێرە ئەوانش سەحەب بوونەتەوە حالیان ئاخر بڕیاری ترامپ کە فەندی وەزارەتی خارجی لە هەرەمی ڕاگیرا ڕێکخراوی MAG نێودەوڵەتی لێرە کاری کرد ئەوش تیمەکانی تەقلیز کردوتەوە کەمترین کەسیان لێرە ماوە لەبەرەوە ئەم هەموو قەیرانی ڕوبەڕوومان بۆتەوە ئێمە دڵنیاتانەکەم لەو 3 ساڵەیە قەت ناتوانین ئەو ڕوبەرە پاپ بکەینەوە و گلەیی گەورەمان ئێمە لە حکوومەتی عێراقیشە لەبەرەوەی حکوومەتی عێراق میراثگیری حکوومەتەکانی پێشوەسارە بکەم سانە ناڵم پرسیار بکەم خۆش دەزانی کاک مەسیح ینی حکوومەتی عێراقیەت ئەچێ قەرەبووی کوێت دەکاتەوە کە وڵاتێکی کەیە قەرەبووی شوێنی ترەکاتەوە ئەی باشە خێرە بۆ قەرەبووی ئێرە ناکاتەوە خۆ ئەمە کورد داینە ناوە ئەم مینانی دانە ناوە ئەگە باز لەوە بکرێ حکوومەتی بەعز مینی چێنراوە خۆ حکوومەتی باسیش قەسفی و هێرشی کردوتە سەر کوێت یعنی هیچ هەنگاوێکتان هەڵهێناوە لەم زۆر بەداخەوە یعنی من چەندین ساڵ چەندین پەیام و لە چەندین کەناڵ لە هەر لە چواری چوارچین کەناڵەکانی شەرقی و دیجلە و کەناڵ عەرەبیەکان ژیان چاوپێکەوتنم لەگەڵا کراوە من ئەو پەیامەم گەیانووە و هەر لە ڕێی دەستگاشەوە داوامان کردووە بەڵام هیچ ئیستیجابەیەک نەبوو خۆ مەفروض بۆ عێراق خۆی ئەو شعوری تیابێت چکە ئێمە بتێونەتەوەی هاوڵاتی عێراقین هەتا ئێستا جنسیە ئێمە عێراقیە یعنی نابێ فەرقی هاوڵاتیەکی بەسڕە و دهۆک یاخود سلێمانی یا شارێکی تر بکرێ ئەم خەڵاتە ئەمە پاژماوەی
ئەمە حکوومەتی عێراقی پێشوو ئیتر حکوومەتێکی دیکتاتۆر بۆ فاشی بۆ هەرچی بۆ ئەو چانێتی چۆن هەروەک جەنابەت ئاماژەت پێەیە کوێت چەندین میلیارد دلاری قەرزار بوون ئێستا حکوومەتی عێراق چۆتە ژێربارەوە بە زۆر گوێیان گرتۆ پێی ئەدەنەوە ئەشیاتەوە ئەمە هاوڵاتی خۆت لەناوە بە یعنی هاوڵاتێکی عێراقی لەناوە بە ئەمینە باشە بۆ مەبلغێکی بۆ تەخسیز ناکەی لە دەرەوەی ئەو میزانەی کە تەخسیسەکە لە بودجەی سیادی و حاکمە لەو مەبالغانەی کە لە دەرەوەی میزانن خۆی مەفروض و بڕەپارەیەکی زەبەلاح تەخسیسکە بۆ لە ناوبردن و بۆ پاکردنەوەی خاکی کوردستان لەو مینوتە قەمەنانە بەڵام تا ئێستا هیچ ئیسیجابەیەکیان نەبووە ئەسڵەن بەڵام ئێمە وەکو خۆمان باڵێن وەک علاقات کۆنتاکتمان لەگەڵ DMA هەیە دائرة شؤون الغام في العراق کە ئەوان سەرپەرشتی لە مووسڵەوە هەتا بەسرا ئەکەن هی سنووری خۆیان هی بەڕێبەراتەکانی مینی سەر بە خۆیان پەیوەندیمان هەیە کۆبوونەوەتمان پێکەوە هەیە شاندەکانمان پێکەوە ڕۆنچکە بەداخۆمە کوردستان دەوڵەت نین حتا لە نەتەوەیە گرتوەکان کە کۆبوونەوە ئەەکەین ئێمە لە ژێر بەنەری عێراقە لە پشت بەنەری عێراقەوە دائانیشین وتاری مەسەلەن بۆ نمونە یعنی تەنسیقێکی باشمانەیە بۆ نمونە وتاری 2023 عێراق من پێشکەشم کرد لە نەتەوەیە گرتوەکان لە جنێڤ يعني ئەو تەنسیق و کۆنتاکت و هەماهەنگیەمان هەیە و ئێمە شارەزایمان زیاترە لەوان ئەوان بەس ئیشرافەکەن ئێمە ئیشراف و یعنی تەنفیزیشەکەی ئێمە تەنفیز مباشر تیمەکانی خۆمان مین هەڵەگرنەوە ئەوان بەس سەرپەرشتی کۆمپانیا و کانی بواری پاکسازی مین و ڕێکخراوەکانەکەن کە هەڵێگرنەوە لە ڕووی شارەزایی و ئەوان بڵێن لە دوای 2005ەوە دروست بوون و ئەمانە ئێمە ئەزمونمان کادرەکانمان لە دوای 92 هەمووی کادری خۆماڵیمان هەیە ئیشی کردووە و شارەزایی و توانایەکی زۆر گەورەمانەیە حتا تەنسیقمان لەگەڵاکردن توانەگەر پێویستان بە خول و وەرکشۆپە بوو بێت چەندین خورمان لە سۆران لێرە لە سلێمانی بۆ تیمەکانێک چکە من لە سلێمانی با بڵێن سنتەرێکی ڕاهێنانی زۆر بەتوانە کادری بەتوانە خەڵکی بەتوانە کەرەسی باشمان هەیە بۆ کردنەوەی خول و هەر حەزم کرد ئاماژش بەوە بم بەڕێبەراتی گشتی من یاخود دەستگای گشتی کاروباری من کە کەس ئاگای لێ نییە لەو مۆزوع ئەلانێمە بەس لە ڕۆمرۆیەکەەوە بیر لەوە بکەینەوە کە ئێمە مین پاکەینەوە و ژیانی خەڵکە پارێزین ڕبتمان بە هەموو سێکتەرەکانی حکوومەتی هەرێمەوە هەیە کارەبا ئاو گەشت و گوزار وەبەرهێنان ڕێگا و بان با بڵێن ئەوقاف حتا تەندروستی هەر هەمووی لەبەر ئەوەی ئەو چەندین چێڵگەمینمان پاکردەوە لە ناو پێنجۆنە سەگەڕەکە ئێمە پاکمان کردو سەگەڕێکی تیا دروست کاتە کاک محسین تا چەند کەرەستی پێویستان لەبەردەستە بۆ ئەم هەموو بابەتە خۆ دڵی پەیوەندیمان لەگەڵ هەموو سێکتەرەکانێ تا چەند کەرەستەکانتان ئێمە ئەو کەرەسانەی کە بەکارهێنین نفسی ئەو کەرەسەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی باڵێن لە وڵاتانی تر بەکارێن مثلەن دیتێکتەری ڤاڵۆنمانێ دیتێکتەری ڤاڵۆن بەکارێن ڕێوەی کە ئەو جیازەی کاگەڕێ بە دوای مینەکە بەس طبعاً ئەو جیازە میندۆز نییە بۆ معلوماتتان کانزاکە دۆزە خۆی بۆیە پرۆسەکەش تۆزای خاوە جاری وایە مثلەن دیماینەرێک دەسەکە بەکاری دەستی عازەیە ئەمە بێحسابی مینی بۆ بکە دانیشە دەسەکە بە حەفرکردن ئەگەرە سێرەکە مەسەرەن قوتوویەکە لەوانێ هاوڵاتێک کە فڕێیا بێ بە مروج زەمان چۆتە گرفت بۆ ئێوە دروستەکە گەورەترین خۆی پرۆسەکە بەڵێ خۆی ئێمە مەسەرەن بۆ نمونەی بەشێک لە کارە هەر ڕئیسەکانی ئێمە ژینگە پارێزین بۆ ژینگە پارێزین مەسەرەن بۆ نمونە ئەو زەویانەیە جاری لە مەوسمی تەموز و ئابابینی وتانە ئاگرێک کەوتۆتەوە سەدان هزار دۆنمی سووتانوە مەسەن لە سنووری شار باژە سنوورەکانی کوردستانەوە یەکێک لە هۆکارەکانی و ئاگرکەوتنانەوە زانن چییە ئێمە مینی ساچمەدار و کڵپەدارمانێ بەزەمینێک کەڵپەکە جاری وایە ئاژەڵێکی کێوی مەسەرەن ڕۆشتۆتە ناو حەقلێکی ئەڵغەمەخۆ و شعوری نیە بزانێمە حەقنا مینێکی تەقانەتەوە ئەم مینە کەڵپەی کردووە گڕی گرتووە ئیتر لەویا پەلەوەرە سووتێ مەسەرەن بۆ نمونە ئاژەڵی کێوی تیا هێلانە هەیە هێلانەکەی لێتەگەچێت چەندین دارستان گڕ ئەگرێ پوش و پەڵاشکە هەمووی مەرعایە ئەو شوێنانە هەمووی ئەسا کاک محسین پرسیاری لای من زۆر نامۆی ئەوەیە کە چۆن دەزانن ئەو شوێنە کە مینی لێ ینی پێشەوەی بچن پاکی بکەنەوە داتامان لەبەردەسایە پێشتر سێڤای ئێمە تەکنیکەڵ سێڤای و نۆن تەکنیکەڵ سێڤایمان هەیە با بڵێن ڕوپێوی کراوە مەسەح کراوە لە کاتی خۆی لە سەردەمی ئێنەوە کە بیدایەت منەظەماتی نێودەوڵەتی هاتوون لە سنووری با بڵێن ناوچەگون نشینەکان هەمووی بۆردەری بۆ دروستکراوە حەقلەکان جەنابەت پرسیارێکی جوان کردوتە نیشانە ڕێژ کراتان کردووە بەڵێ نیشانە ڕێژ کراوە ئەو بۆردەرانە و ئێمە سنتەرێکی داتای زۆر بە قووەتمان هەیە کە هەر شوێنێک تەنانەت یەک شەریکەی نەوت کە هاتبێت لە سەر بە سامانە سروشتەکان هاتبێتە کوردستانەوە بیانێ بە دوای نەوت تا بگەڕێن هەتا ئێمە نەچوو بێتین داتامان نابێتنێ ئەو شوێنە گەر چێڵگەی من بوو بێ پاکمان کردوەوە گەر چێڵگەمین نەبوو بێت خەریتی شوێنەکەمان بە بلۆتەر بۆ کێشاونوتومانە ئێوە لێرە ئیشەکان ئەم سنوورتان لێرە و لێرە مینیتیە لەبەرەوە ڕبتمان بە هەموو سنتەرەکانەوە بۆیە سنتەرێکی داتای بە قووەتمان هەیە ئەو ڕوبەرانی کە باسیەکەین بە داتا باسیەکەین لە خۆمانەوە عیشوایی نییە ئەو شوێنانی کە هەمانە مەسەرەن بۆ نمونە کە بڕیارین تاسک ئۆردەر بۆ حەقلێک دەرکەین خەریتەکەیمان لایە بۆردەرەکەیمان لایە سنوورێک قەزا و ناحیەکە
موافقە و ئەمری بۆ دەرەکەین تا سگۆردەر ئەنجاچین تیمەکانمانە چێتە سەرەوە. باشە کاک محسین باست لەوە کرد کە لەم چەند ساڵی دواییدا چەندین قەیران و بارگرانی هەبووە و ئایا ئەمە وای نەکردووە کە ژمارەی قوربانیان زیاد بکە و بە دیاریکراوی بۆم گرنگەوە بپرسم کە ئایا هیچ داتایەکتان لەبەردەستایە کە ژمارەی قوربانیان بۆ ئەم ساڵ چۆن بووە و ئایا جیاوازیە لە چەند ساڵانی ڕابردوودا و شتێکی تریشی وادارم هەمووی بتوانانی لێک پرسیارە بە یەک وەڵاما بۆم کۆبکەیتەوە. ئایا ئەو قوربانیانە زیاتر کارمەندانی ئەوانن کە مین پاک دەکەنەوە یاخود مەدەنیەکانن؟ نەخێر. لە پرسیاری ئەخیرتەوە دەست پێکەم نەخێر کارمەندانی خۆمان نین خاوڵاتی مەدەنی لەبەرەوەی کارمەندانی خۆمان بەپێی پێوەرە نێودەوڵەتەکان ئیشەکە و ئێمە کە ئیشەکەین با بڵێن بەشێکمان هەیە بەناوی QA واتە کوالیتی ئەشورانس ئەمانە ڕقابەی تیمەکانی ئێماکەن بۆی بزان بەپێی پێوەەر ئیشەکەن یەک خەلەلیان هەبێ عقوبە ئەدرێن سزا ئەدرێن ئیجراعاتیان لەگەڵەکرێت لەبەر پاراستنی ژیانی خۆیان درعیان لەبەرایە و ڤایزەر ئەو کڵاوی کە لەسەریانایە و بەپێی پێوەەر ئیشەکەن دەستکێشیان لەدەسایە و بە شێوازێکی جوان ئیشەکەن بەپێی پێوەرە دەوڵەتەکان مەگەر قەدەریان هەروە بێ جینا هاوڵات تیمەکانی خۆمان پارێزراون. ئەوەی کە قوربانیە ئەو هاوڵاتیانن کە گوێ لە ڕێنمایەکانی ئێمە ناکردن کە دەست لە کاری مین و تەقەمەنیەکەن کە ئەچنە ئەو شوێنانەی کە مەترسی مینی لێ و مینیان پێاتەقێتەوە مەسەلەن بۆ نمونە پێرار هاوڵاتێک چوو بۆ کردنی کۆکردبوو نیوەی فەردەکەی نیوە کردبوو ویست بووی پڕی کات چوو بۆ ئەو لاو مینەکەی پێاتەقی فەردەکەنەکەشی نێنایە خۆی لاشەکەیمان دەرکرد. ئەجا کێشەکە لەوایە کە پیاشیان ئەتەقێتەوە جارێککە کێشە بۆ ئێمە دروستەکەن چکە ئیسعافیش هیچ کەسێ ناتوانێت بچێت پێیان ڕابگا ئەبێ ئیلا تیمی ئێمە بڕوا ڕێگاکە بکاتەوە ڕێگەیکی سەلامەت بکاتەوە بچێت جەنازەکە دەربێنە بێنێتە خوارەوە. ئەمەیە بێ پەیوەندیتان بە هەموو سێکتەرەکان بە هەموو سێک ئەوە تەندروستی ئەوە جەنازەکەی بێنەرە خوارەوە ئەو قاف چەندین شوێنمان پاکردەوە مزگەوتی لەسەر دروستکراوە و چەندین خولمان بۆ مامۆسایانی ئاینی کردوتەوە لەبەرەوەی لە مینبەرەکانیانەوە لە وتاری جومعایە بیگەێنن بە هاوڵاتیان مامۆسایانی خوێندرگەکان کە خولی هاوینیان بۆکەن مامۆساکان خۆشیان خولیان بۆکەینەوە پەیامەکان بگەێنن. مەسەلەن بۆ نمونە ڕێگاوبان چەندین شوێنمان پاکردوتەوە ڕێگاوبانی لەسەر دروستکراوە ئاو ڕێڕەوی مەسەلەن خەزانی ئاوی دووکان سلێمانی شوێنی خەزانەکە بە ئەمانە هەمووی بە دۆکمنتەمان شکە تەسویرمان کردو پێشتر کێڵگەمین بۆ پاکمان کردەوە خەزانەکەی لەسەر دروستکراوە ڕێڕەوی بۆریەکەش لە دوکانەوە تا سلێمانی ئێمە پاکمان کردەوە ئەوی حەقل بوو بێ ئەنجا بۆریەکەی پیاڕۆشتەوە. مەسەلەن تاوەرەکانی سەوسی دوکەوی سلێمانی با بڵێن چەمچەماڵ سلێمانی و ئەو تاوەرانی کاڕۆن شوێن تاوەرەکانە بێ پاک بکرێتەوە ئەگەر کێڵگەمین بێ کێڵگەمینە بێ خەریتە بین بە دایرەی کارەبا ئەنجا ئەوە نەتوانن ئیشی لەسەر بکەن. سیاحە ئەو ئاوێسەری کێسە هەموو عالم ڕاکا بۆی لە هەورامانوانە کێڵگەمین بۆ پاکمان کردوەوە ئێستا ئاوڵاتی ڕوا و گەشتیارێکی زۆری عەرەب ڕووی تێکا و داهاتێکی هەیە بۆ هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. مەسەلەن بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە چەندین خولی کوچەڵکردنەوەی مین و هەڵگرتنەوەی مینمان بۆ هێزەکانی پێشمەرگە کردوەوە چەندین ساڵە زیاد لە 10 خول بۆ 20 خولمان بۆ کردوونەتەوە کورتی بکەیتەوە بۆی بەڵێ ئەوەش پێشمەرگە ئەو قافمان باس کردەوە بەرهێنانمان باس کرد گەشت و گوزارمان باس کرد پەروەردەمان باس کرد ڕێگاوبان کارەبا تەندروستی مەسەلەن نەوتیشمان باس کرد و ئاویشمان باس کرد و کاتە هەموو سێکتەرەکان ڕەبتیان بە ئێمەوەیە سەبارەت بە قوربانیانە حەزەکەم یەک داتای کورت 2022 23 و 24 22 بۆ معلوماتان 4 شەهیدی هاوڵاتی و 18 بریندار جەبەرکەوتومان هەبووە 23 6 شەهیدمان هەبووە 4 بریندارمان هەبووە 24 3 شەهید و 2 بریندار ئەمە هەمووی هاوڵاتی بوو یعنی بەو 3 ساڵە 13 شەهید و 24 برینارمان هەبووە دەتۆرە ساڵانە ئەمە کۆکرە بزانەمە جینۆسایدا جینۆساید نییە یعنی قسەکەی مامە پرۆسەکە بەردەوامە و ئەم ساڵ وەک بۆم باسکردن ئەو خوشک و برایە یەکیان دەستی پەڕیوە و چاوێکیشی شەبەکەی تەقیوە ئەوەی تر تۆ مناڵێک لەو تەمەنەوە خوشکەکەشی تووشی نەزیفی دەباخ بووە هاوڵاتیکی تریشکە پێشمەرگە بۆ چۆ بۆ گژوگێ بە هەرە سنووری ناڵپارێزەوە هەر شەهید بوو 40 قسوور ساڵە تەمەنی 3-4 مناڵی هەیە فەقیرە شەهید بوو گیانی لەدەزا و کۆتایی بەرژیانی هاو لەبەرەوە بەداخەوە هیوادارین لە کەناڵەکەتانەوە پەیامەکانمان بگات کاک محسین شاخ عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە سلێمانی زۆر سپاس کە ئەم بەیانێ لەگەڵمانابووی بەڕاستی ئەوەی کە لە کۆی هەموو قسەکانی کاک محسینە کە گوێمان لێی بوو و باسی کرد ئەوەیە کە بەڕاستی ئەبێ هاوڵاتی پابند بن بەو ڕێنمایانەی کە بەڕێوەبەرایەتی مین دەریەکان سانە ینی ئەوەی کە هەیە هاوڵاتی مەدەنی ئەبێتە قوربانی ئەبێتە شەهید ئەبێ گیان لە دەستەیە کەمەندامە بێ فەرموو قسەکەت پێ بڕم بەس ئێمە هێڵی 1970 گەرممان ئەوە بێ مقابلە هەر هاوڵاتی هەر کەسێکە توانێت هەموو کەسێکە توانێت پەیوەندی بکە و بێ مقابلیشە لە هەر شوێنەکە هەر دیاردەیەکی دزیە و هەر خەلەلێک هەر کێشەیەک هەر حتەنانەت ئەگەر کەوتە ناو
کێڵگەمینێکەوە ڕاستەوخۆ پەیوەندی بکاو لە شوێنی خۆی نەجوڵێ ئێمە خۆمان ڕێنمایی ئەەکەین و تیمی تایبەتمان هەیە 24 ساعتە تیمی ئیۆدیمانێمە لە کارایە ئەڕۆن بە دەمیانەوە و کێشەکەی بۆ چارەسەرەکەن بێجگەلەوە من باسی ئاساییشم نەگرت خوا بە ئاماژە بەوەش بم چکەمە بە زمین پا ناکەینەوە 24 ساعتە ئمە تیممان لە کارایە هاوڵاتێک بەجادەیە کاڕوا لافا و مینێکی نابێتە سەرجادەکە یەکسەر پەیوەندیمان پێوکەن بە پەلە ئەبێ تیمێکمان بڕامە ژیان پاراستنە ئەبێ هەڵی گرێتەوە چارەسەری سەرشانتانە ئاسایش پەیوەندیمان پێوەکە کۆمەڵێ گول لە هاوان گول لە تۆپە دۆزنەوە لە شوێنێکە خەبەریانە درێتێ یەکسەر تیممان ڕاستەوخۆ ئەڕوات ئەوە لەبەرەوە پەیوەندیمان بە هەموو سێکتەرەکان بۆ هیواین کە هاوڵاتیش بە تەواوەتی پابند بێ ینی پابندی ئەوە بن کە ئەو قسانە یاخود ئەو ڕێنمایانی کە ئەدرێ بۆ ئێمە ینی بۆ خودی خۆتانە بۆ ئەو کەسانەیە بە تایبەت لە ناوچە سنووریەکانە بۆ هیوایم کە هەموو لە ساغ و سەلامەت بن دووبارە سپاس بۆ کاک محسین شێخ عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری مین